ڕۆژ ناکۆچە نێوخۆیەکان زیاتر پەرەدەستێن و ئەمە لە کاتێکدایە لە ئێستادا کورد لە هەموو کاتێک زیاتر پێویستی بە یەکڕیزی نیشتیمانی هەیە. ئێمە بە هیچ نوعاک ڕێک ناکەوین ڕێککەوتنمان تاریئە شازە ینی بۆ چەند ساعتێک دەبین حکوومەتی ئێمە ئێستا لەس ئەساسی ناکۆچی دروست بووە. ڕێکنەکەوتنی پارتی و یەکێتی و هێزە سیاسەکانی تر لە ئاستی ئەم پرسە چارەنووسازانێکی ئێستاکە لە پێشن کورد بەرەو چارەنووسێکی خراپ دەبێت. برادرانی پارتی تا ڕادەیەک لەو خوێندنەوە هەست دەکەم مەست دەکەم هەست بەوەکەم مەسەل بە شوێن بەدیلێکی یەکێتی ئاگەڕێت. ئەمە ئیشکالە ئەساسێکەیە گەڕان بە شوێن بەدیل یەکێتیە خیتابەکە پەردەوازەیەەکە کە خیتاب پەردەوازە بوو ماڵی کورد وێرانەبێت. بەڵام بەدیلی یەکێتی بۆ پارتی هەرێکێتیە. یەکڕیزی گەیشتۆتە و ئاستی کە ببێتە خەیاڵ. ئێستا سەرۆکی هەرێممان هەیە حەقوا بوو لە ئەسڵدا ئەو مەنسەبەی حیزبی نەبی سەرۆکی هەرێمی هەموو بی. مەسەلە برادرانی پارتی پێی وا بۆ گەرێمە مالکی لابین ئەوەی تر عەبادیە دنیامان بۆ کا بە چەند مەشوەرەکە نه پارتی پێی وانە عەبادی بۆ پێ لەسەر مالکی داگیرە ئەوە مالکی بوو کەبیریمان چی بوو. ئێمە شەڕی یەکەمان لەگەڵ عەبادی و مالکیە واتە لەگەڵ شیعی عێراقیە. ئێمە سەردانەکانمان بۆ ئێران و تورکیا زیاتر تا لای عەبادی و مالکی. پارتیش ترسی هەبوو لەوەی کە هێزەکانی مەعارزە لە یەکێتی نیست ینی ئەو هەڕەشەیە پارتی وێچێتی هەر لە یەکتریان کردووە. یەکێتی بە هێزێکی ئزگار گەورە و خاوەن قوربانیکی گەورەش دەزانن هیچ کاتێک ڕێ بەخۆ نادەم بۆ جۆرەکە ڕەخنە لە یەکێتی بنم بەڵام پێم وایە یەکێتی نیشتیمانی ساحبی دروستبوونەوەی شۆڕشە ساحبی ڕاپەڕینە بەڵام 10 ساڵ دەبی پێم وایە هەرچی ناکۆچی خەتای پارتیە. برادرانی پارتی تاکو ئێستا نازانم سیاسەتی ڕسمی بێ پیان وایە سێ کەسەکەی خۆیان دەنگ ئەدەن بە گۆڕان بۆ دەنگ ئەدەن بە گۆڕان ئەوە تاعاان بەخشیشێکە بەتیلێکە بە گۆڕان چون گۆڕان کردکەوتووە لەسەر هێلکەکانی حەڤەی نیسان.